ئەگەر بمانەوێت ئاشنابین بە فەرهەنگ و مێژووی هەر میلەتێک دەبێت فیلمەکانیان ببینین. لە پرۆژەی فەرهەنگسازیدا سینەما پێداویستێکی حتمیە، لەبەرەوەی فیلم و سینەما تەنها ڕووداوەکان پیشان نادەن و نایانگێڕنەوە، بەڵکو کاری سینەما گەڕانە بەدوای ئەو پرسیارانەی پەیوەستن بە شوناس و ڕابردوو داهاتووی هەر میلەتێکە. گەلێکی وەک ئێمەی کوردیش نابێت پشتگوێی بخەین. لە وڵاتە پێشکەوتۆکاندا سینەما هەمیشە بەشدارێکی بەرچاوی هەبووە لە دروستکردنی تاکی تەندروست و خاوەن ئیرادەی نەتەوەیی و کۆمەڵگەیەکی هۆشیار. هاوتەریب سینەما جگەلەوەی هونەرێکی گەورەیە، پیشەسازیەکی بەهێزیشە بۆ سەرخستنی ئابووری وڵات. دروستکردنی ئەم بەرنامەیەش هەوڵی ئێمە دەبێت لە پێناو پۆلێنکردن و بنیادنانی فیلم و سینەمای کوردی. من سەروەر مەحێدین. کاگەر بەخێر بێی. سپاس. خۆشمان بەخێر بین بۆ سینەماکەی. زۆر سپاس، بەخێر بێن. پێم خۆشە لە زاری خۆتەوە خۆت بناسیێنی بە پرۆگرامی سینەما 24. من ناوم یاد عەبدولکەریمە، پیشەم خۆم ئەندازیارم، دەرچووی زانکۆی سلێمانیم، ئەندازیاری بیناکاری، بەڵام بۆ ماوەی تقریبەن 13 ساڵە لە بواری سینەما ئیشەکەم، بۆ پێی کە یەکەم کۆمەڵگەی سینەمایی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە کە جارێکتر لە عێراقا بنیاد نرایەوە بە شێوەیەکی با بڵێن ڕەسمی سیتی سینەما بوو کە لە سلێمانی کە ئێمە دروستمان کردووە، خۆشم وەکو بەڕێوەبەری کارم کردووە تا ئێستا. کاگەر یعنی پرسیارێکی زۆر ئەکرێ لەسەرەوەی کە بینەری کوردی نییە، ینی بینەری کورد ناچن بۆ سەیری فیلم. ئەمە تا چەند ڕاستە بۆ پێی کە ئێوە ئەم کۆمەڵگا سینەمایەتان هەیە؟ ئێمە کە دەستمان پێکرد بە دوو هۆڵی سینەمای بچووک دەستمان پێکرد و دیارە گەر بینەر نەبوایە، گەر بینەرێکی زۆر باش نەبوایە ئێمە هۆڵەکانمان زیاتر ناکرد، بۆ پێی کە ئێستا نزیکەی 1000 کورسی سینەمامان هەیە کە دابەش بۆ بەسەر 5 هۆڵە. لەبەرەوە خۆی وەڵامێکە بۆ ئەوەی کە بەڵێ بینەرێکی زۆر باش هەیە. کێن ئەو تەمەنانەی کە زۆرترین بینەرن، مەسەلەن کام تەمەنانە زۆرتریانە ناو سینەماوە؟ بە تەمەن زۆر هەموو تەمەنەکانی تایە، بەڵام ئەوەی کە زیاتر لە تەمەنی با بڵێن گەنجایە، لە ناوفیەیەکی گەنجایە کە ئەتوانم من وای دابنێم لە تەمەنی 12-13 ساڵە و دەست پێکا بۆ تەمەنی 40 ساڵ کەمە هەرچەنە ڕێنجەکە زۆرە، بەڵام بە پێی کاتەگۆری فیلمەکان و جۆری فیلمەکان زۆرترین تەمەن و بینەر لەم تەمەنایەکەیان بۆ سینەما بۆ سیرکردنی فیلمەکان. با بێنە سەرەوەی کە بینەری فیلمی کوردی قسەیەکی زۆر ئەکرێت لە نوخبەیەکی دیاری کراوە لەسەرەوەی کە ئێمە بۆ فیلم دروستکەین بینەرمان نییە. تا چەنێ ڕاستە بۆ فیلمی کوردی بەپێی ئەو فیلمانەی کە لای ئێمە نمایش کراوە من ئەتوانم بڵێم ئەو قسەیەوانە، ینی بینەرێکی زۆر هەیە و بینەرەکەش ئەوەی کە ئێمە لیانە بینین، بینەرێکی زۆر تامەزرۆن بۆ ئەوەی کە فیلمی کوردی زیاتر ببینن، بەرهەمی زیاتر ببینن. یعنی من ئەتوانم ئەوە لە بینەرەکە چاوەڕێ بکەم کە لە ساڵێکە ئەگەر بۆ نمونە 10 فیلم یا 20 فیلمی سینەمای کوردی هەبێ ئەو ئامادە بێ بیبینێت. کەواتە بەبێ ناوهێنانی فیلمەکان من پێم خۆشە پێم بڵێ ئەو فیلمە کوردیانەی لە سینەمایانە عەرز کراون، نمایش کراون، زەرەریان کردووە یا قازانج یان هیچ؟ بەبێ ئەوەی کە ناوی هیچ فیلمێک بێنم بە عام باسی یەکەم لەوانەیە مەسەلەن هەنە فیلم هەبێت کە بۆ ماوەیەکی کورت عەرز کراوە، نمایش کراوە، یا خۆت بۆ نمونە جۆری فیلمەکە، ژانری فیلمەکە ئەوە نەبووە کە فیلمێکی ئەوە بێ خەڵکێکی زۆر لە دەوری کۆبێتەوە، لەوانەیە هەنە لەو فیلمانە ئەو پارەیان دەست نەکەوت بێتەوە کە لە فیلمەکە سەرفیان کردەوە، بەڵام هەڵبەتە ئەو فیلمەش لە ئەساسە بۆ ئەو دروست نەکراوە کە پارە پێیا بکات، چکە لەو جۆرە فیلمانەشمان هەبووە. بەڵام بە عام بە شێوەیەکی گشتی ئەو فیلمانەی کە لای ئێمە نمایش کراوە کە بینەرێکی زۆری هەبووە بەڕێی من قازانجیان کردووە. ئەکرێ مەسەلەن شوێنێکی ئاوە گەورە، مەساحەیەکی ئاوە گەورە داگیر بکەیت و بینەر نەبێت و بەردەوام تۆ خەریکی نمایشی فیلم بی؟ بە دڵنیایەوە ناکرێت، بەڵام وەکو ئەوەی کە بڵێ بینەر نییە، بینەر هەبووە بە بەردەوامی هەیە،
بەڵام ئەگەر بیتە سەرەوەی کە بەراوردێ بکەی لە نێوان بزنسی سینەما یاخود من بچم بزنسێکی تر بکەم لە جێ ئەمە طبعاً ئەم بەراوردکاریە خۆی لە وڵاتی ئێمەیە ئەکرێ وا لێک بدرێتەوە کە زۆر لە بزنسەکان لە سینەما بە قازانشترن بەڕاستی لەبەرەوەی ئێمە وا خۆمانە بینین کە هێشتا لە سەرەتاین یعنی زۆر تازەیە لەوەی کە مێژوویەکمان هەیە لەگەڵ سینەمایە بەڵام بە فعلی بە واقعی با بڵێن ئەو بناغەیەمان دروست نەکردووە کە ئێمە بناغەی فیلمی کوردی و بینەری کوردی و سینەما و ئەوە بە تەواوەتی بچەسپێ لە کۆمەلگای کوردیە بەڵام وەکو بزنسی سینەما کە ئێمە دەستمان پێی کردو کە دروستمان کردووە وەکوی کە بڵێ زەرەرمان کردووە لە ماوەی 12 ساڵە نەخێر زەرەرمان نەکردو. باشە کاگات پەیوەندیتان لەگەڵ هۆڵی سینەماکانی شارەکانی کەی کوردستانە چۆنە؟ لە ئێستاە خۆی دوو جۆر لە هۆڵی سینەما هەیە لە عێراقا باسەکەم من بە تایبەتی لە وڵاتانی ترا کە یاسایتایە کە کێشەی با بڵێن بە ئینگلیزیەکەی پێوترێ پایرسی وەکو دزینی فیلم و نیمایشکردنی فیلم لە هۆڵە یاخود فرۆشتنی یا داونلۆدکردنی دابەزینی لە ئەو حەزەکەم دوایی قسە لەسەر ئەوە بڵێ ئێستا حالیان لە ناو عێراقا چەند هۆڵێک هەیە کە ئەو فیلمانە بەبێ ڕێکەوتن و بەبێ هیچ شتێک نمایشەکەن ئەو هۆڵانە من بەڕاستی ئەیخەمە دەرەوەی ئەوەی کە پەیوەندیمان هەبێ لەگەڵیانە چکەمە بەس پەیوەندیمان لەگەڵ ئەو هۆڵی سینەمانە هەیە کە بە ڕێکوپێکی ڕێکەوتنیان هەیە لەگەڵ کۆمپانیای بڵاوکردنەوەکانی فیلمە بەڵێ پەیوەندیمان زۆر باشە و ئێستا لە زۆربەی شارەکانی عێراقا ئەو هۆڵانە بوونی هەیە لە کوردستانە لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی لە بەداخۆ لە هەڵەبجە تا ئێستا نییە بەڵام لە کەرکووکیش هەیە کە تازە کراوەتەوە چەند مانگێکە بێ. زۆر باشە کاگیان خۆشەویستانە چینە لای تەوەرێکی کە تایبەتە بە مێژووی هۆڵ لە جیهانە و دواتر عێراق اینجا کوردستان بینەر بن لەگەڕینەوە لاتە. ڕۆژانە بە ملیۆنان کەس لە سەرانسەری جیهان ڕوو دەکەنە هۆڵەکانی سینەما و بە ملیاران دۆلار داهات لە ڕێی هۆڵەکانی سینەماوە دەچێتە گیرفانی کۆمپانیا زەبەلاحەکانی دروستکردنی فیلم و سینەما. لە ئێستادا سینەما بەشێکە لە ژیانی مرۆڤەکان و هۆڵەکانی سینەما یەکێکە لە گرنگترین کەرەستەکانی دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی و کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر چۆنیەتی فەلسەفەی ژیانی مرۆڤەکان. ئەو کەسانەی دەچنە ناو هۆڵەکانی سینەما بە گوێرەی تەکنیک و ناوەڕۆکی فیلمەکان دەکەونە بەر کاریگەری ڕاستەوخۆی ئەو فیلمە بۆیە بەشێک لە هێز و توانا و سامانی وڵاتان بۆ دروستکردنی فیلم و کردنەوەی هۆڵەکانی سینەما تەرخان دەکرێت. بەڵام پێشخستنی خێرای فیلمی هۆلیوود تەنیا بۆ کۆکردنەوەی داهات و قازانجی مادی نییە بەڵکو سینەما و هۆڵەکانی سینەما ڕۆڵی پێشەنگ و کاریگەر دەگێڕن لە بڵاوکردنەوەی کولتورەکان و ڕێگە خۆشکردن بۆ دروستکردنی بیری گشتی کۆمەڵگا. ئەگەرچی بۆ خەڵکی جیهان هۆلیوود پایتەختی سینەمای جیهانە بەڵام یەکەم سینەمای جیهان بە ناوی کینۆپایۆنێر 100 ساڵ بەر لە ئێستا لە وڵاتی پۆڵۆنیادا مەزرا. ئەم سینەمایە لەو سەردەمەدا ناوی هلیۆس بوو و بەهاوی تێکتەکانی تەنیا دوو پێنی بوو. یەکەم فیلمی سینەمای جیهان لە ساڵی 1909 لە ناو هۆڵی ئەم سینەمایە پێشکەش کرا و هیچ هۆڵێکی سینەمای جیهان لەم هۆڵە کۆنتر نییە. مێژووی سینەما و فیلم لە عێراقیش بۆ هەمان ساڵی 1909 دەگەڕێتەوە کە زۆر کۆنترە لە وڵاتانی دەوروبەری بەڵام لە گەشەپێدانی ئەم پیشەیە لە دراوسەکانی دواکەوت و نەیتوانی وەکو میسر و هێندستان و ئێران سوود لە سینەما و فیلم وەربگرێت. یەکەم فیلمی بێدەنگ لە دارولشەفا لە بەشی ڕۆژاوای بەغدا نمایش کرا. لە ساڵی 1911 سینەماتۆگرافی بەغدا لە باخچەی ئەبخانە کۆمەڵێک کورتە فیلمی بێدەنگی نمایش کرد وەکو پیاوی دەستکرد، ڕاوی پڵنگ، گەڕان بە دوای مرواری ڕەش و پێشبڕکەی باڵۆنەکان. نمایشکردنی کارەساتەکانی جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1970 لە ناو باخچە و شوێنە گشتیەکانی بەغداوای کرد بازرگان و سەرمایەدارانی عێراقی بیر لە دروستکردنی هۆڵەکانی سینەما بکەنەوە و ڕۆیاڵ سینەما و ئۆڵمپیا سینەما بکرێنەوە. پاش کۆتایی هاتنی جەنگی دووەمی جیهانی کۆمپانیای ڕەشید کە کۆمپانیایەکی عێراقی و میسری بوو لە ساڵی 1946 یەکەم فیلمی عێراقی بەناو ئیبنولشەرق لە دەرهێنانی نیازی مستەفای میسری بەرهەم هێنا و لە ساڵی 1959 فەرمانگەی سینەما و شان و عێراق بە فەرمی کرایەوە.
پاش شۆڕشی 1960 و بەدەسەڵات گەیشتنی حیزبی بەعس سینەما و فیلمی عێراق بووە کەرەستەیەک بۆ خزمەتکردنی ئەو حیزبە و هونەری سینەما و هۆڵەکانی سینەما بۆ ماوەیەکی درێژ ڕەنگی بەعسیانەی بەخۆیەوە گرت. لە ساڵی 1970 سەدام حسێن فەرمانیدا فیلمێکی درێژی 6 کاتژمێری لەسەر دروست بکەن بەناو ڕۆژە درێژەکان و بەو جۆرە هۆڵەکانی سینەما لە عێراق بوونە بەشێک لە دەستگاکانی پڕوپاگەندە و سەرکوتکردنی گەلانی ناو عێراق. بەڵام بۆ کورد فیلم و سینەما هۆنەرێک بووە بۆ ناساندنی کولتور و شناسی خۆی بە گەلانی ناوچەکە و خەڵکی جیهان. فیلمی زاورە لەسەر کوردە ئیرزەدیەکانی ئەرمەنیا لە ساڵی 1926 و فیلمی ڕێگای یەڵمازگۆنایی لە ساڵی 1982 یەکەمین ئەو فیلمانە بوون کوردیان بە جیهان ناساند. بڵاوبوونەوەی کورتە ڤیدۆیەکانی کارەساتی هەڵەبجە و کۆڕەوی ملوێنی گەلی کورد گەورەی و پانتایی دۆزی ڕەوای گەلی کوردی لە ناو ژوورە سیاسیەکانی جیهان بۆ ناو هۆڵی سینەماکانی جیهان گواستەوە. پاش ڕاپەڕینی 1991 گەلی کورد لە باشوور ژمارەیەک فیلمی کوردی دروست بوون کە لە ناو هۆڵە جیهانیەکانی سینەما نمایش کران و سەلماندی کە زمانی سینەما دەتوانێت لە زمانی سیاست درێژتر و کاریگەرتر بێت. بەڵێ کاگیان پەیوەندی ئێوە وەکو هۆڵی سینەما لەگەڵ زانکۆکان و پەیمانگاکانە چۆنە؟ زانکۆکان مەبەستە لەو بەشانەیە کە بەشی سینەما بڵێ و لەگەڵ بەڕێوەبەرایەتی سینەما لەگەڵ وەزارەت خودی وەزارەت پەیوەندیەکەی کە هەمانە لەگەڵیانە یەک ئەگەر باسی بکەم بەنسبەت زانکۆوە تا ئێستا هیچ پەیوەندیەکمان لێ لەگەڵیانە بەداخەوە کە ئێمە وجودمان هەیە و لێرەین و ئامادەش بووین هەموو کاتێک کە بتوانین یارمەتی دەرێک بین بۆ ئەو بەشە تازانەی کە بە تایبەتی لەم چەند ساڵی دوایی یاکراونەتەوە لە مەجای خوێندنی سینەمایە بەڵام تا ئێستا بەداخۆیش پەیوەندیەکمان لێ لەگەڵیانە بەنسبەت وەزارەت و ئەوەشی کە پەیوەندە بە وەزارەتەوە کە بەڕێوەبەراتی سینەمایە لە سلێمانی چەند پەیوەندیەکی لە دروستبوونەوە پەیوەندیمان هەیە لەگەڵیانە بەڕاستی پەیوەندیەکانی شەوەیە کە زۆر جار زۆر شتمان کردووە بە هەمانگی بەوەی کە ئێمە هۆڵی سینەمامان هەیە و ئەوانیش چەند پرۆژەیەکیان هەبووە چەند ئیڤنتێکیان هەبووە چەند شتێک لە بەتابەتی لە یادکردنەوەی ڕۆژی جیهانی سینەمایە چەند ئیڤنتێکی تر بە لەژێر هەنێ ناوی ترا کە ئێمە یارمەتی دەربووین و بەیەکەوە پلانی ئەوەمان کردووە کە ئەم ڕۆژانە و ئەم یادانە بکرێتەوە لە سینەما بەدەر لەوە پەیوەندی لەوە قوڵتر بەڕاستی من حەزەکەم ئەگەر یەک ڕوونکردنەوە بەم لەسەرەوە پەیوەندی بەواتای ئەوە حەزەکەم ئێمە هەمان بێ لەگەڵ ئەو شوێنانەی کە باسە کرد کە هاوبەش بین و یارمەتی دەری یەکتر بین لەوەی کە چۆن سیاسەتێک و بناغەیەک بۆ سینەما و بۆ فیلمی کوردی داڕێژرێ بەچە ڕوئیایەکەوە یعنی بە دڵنیاییەوە ئەم پەیوەندیەکی ئیجباریە کە ئەبێت زانکۆکان بە تایبەت بەشی سینەما هونەر بە گشتی و بەشی سینەما بە تایبەت لەگەڵ ئێوە هەیان بێت. من ئەگەر ئەزمموی خۆم بە کورتی من قوتابی بووم لە بریتانیا خوێندومە کارتم هەبووە لەگەڵ سینەماکانە من چوومەتە هەنە سینەمای هونەریەوە ئارت هاوسیان پێوتووە بە بەلاش چووم ینی بەبێ پارە چووم ئەمە زانکۆکە ئەم پەیوەندی دروست کردووە ئەمە پەیمانگاکە ئەم پەیوەندی دروست کردووە ئەمە جگەلەوەی کە هەندێک هۆڵی کەژ لە دەرەوەی ئەو شوێنە لە دەروی پەیوەندیەکان تۆ کارتێکە هەبوو کە ئەچیت لە سایە 6 داشکاندیا بۆ کردی لە سایە 40 زۆر جار زۆر شوێن هەبوو ئەو توانی کەسێکی کەش لەگەڵ خۆت هابەری بە هەمان پارە ئەمە ینی چی ئەمە ئەو پەیوەندیە مەبەستم پەیوەندی ئیجباریە بۆچی ئەو پەیوەندیە ئێوە دروستان نەکردووە ئەوان داوایان نەکردووە بەنسبەت ئێمەوە ینی من هەمیشە وتومە لە چەند بۆنەیەکی ترا لە زۆر چاوپێکەوتنی ترا ئەم پرسیارانە هەنێکی بە شێوەی تر ئاراستەم کراوە و هەمیشە وتومە کە ئێمە بۆ ئەوە دروست نەبووین بە تەنیا هۆڵێک بین و فیلم نمایش بکەین و شەودای بخەین بەڕاستی ئێمە بۆ ئەوە دروست بووین کە خەونی گەورەترمان هەیە کە ئەمانەوێ پیشەسازی سینەما دروست بکەین بە معنە ڕاستەقینەکەی بە واتە ڕاستەقینەکەی یعنی ئێمە هەوڵ بۆ ئەوە ئەین ئەم هەوڵی ئێمەش تەبعەن ئێمە خۆمانە و ڕاستی ئەزانین کە بەبێ ئەو پەیوەندیە چ لە کەرتی تایبەت
چ لە حکوومەت و چ لە ئەکادیمیاکان لەو شوێنانەی کە وەکو زانست سینەمای تیا ئەخێڕێ کە کادر دروستەکە کە دوو ڕۆژی تر ئەو کادرانە ئەبنەوەی کە ئەو پیشەسازیەت بۆ بەرن بەڕێوە ئەم پەیوەندیە وەکو جەنابەوتە ئەبێ هەبێ و هەر پەیوەندیەکی لە دەرەوەی ئەمە ئەبێتە پەیوەندیکی مەسەلەن شتێک تۆ ڕاییەکەی یا ئیڤنتێک ئەەکەی ئەوە بەڕاستی پەیوەندی پێ ناوترێ ئەوەی کە تۆ باسیەکەی من 100% لەگەڵتا ئەو پەیوەندیە کە ئەبێ دروست بێ و ئەشبێ هەبێ بەڵام بەداخەوە ئەگەر بڵێم توانم بڵێم کە ئەوان کەم و کورتیانە بۆ لەبەرەوەی تا ئێستا کەس لە دەرگای ئێمە ناوە بۆ هیچ شتێک یعنی چەند شتێکی زۆر بچووک و زۆر سادە نەبێ کە کراوە لەگەڵ بەرەبەراتی سینەمایە خود لەگەڵ فیلمسازێکی سەر بەخۆی کورت کە کردومانە یارمەتیمان ناوە بە یەکەوە یا شتێکمان یا فیستیڤالمان مەسەلەن لێرە ئەنجاماوە جگەلەوە هیچ شتێکی تر لە دەرگای ئێمە ناوە تا ئێمە مبادرە بکەین و یارمەتیان بین. بیرتان لەوە کردوەوە هۆڵێکی هوەری کە تایبەت بێ بە فیلمی هوەری دروست بکەن یان بیرتان لەوە کردووە کە ئەم پیشەیە گەورە بکەن؟ بەڵێ ئێستا ئێمە خۆی با بڵێن کۆمەلگاکە بریتێ لە 5 هۆڵی سینەما کە ڕۆژانە بەکارێنرێ بۆ نمایشی فیلم بە پێویستمانزانی کە هۆڵێکی تایبەت دروستکەین یەک بۆ سینەمای ئارت بۆ ئارت سینەما و هەروەها مەجالێکی شەبێت لەو هۆڵەیە کە بینەر و بەرهەمهێنەر و دەرهێنەر و ئەکتەر و کاستی فیلمەکە بە یەک بگەن بتوانن مناقەشات دروست بێ منازەرە دروست بێ پرسیار و جواب دروست بێ لەسەر ئەو فیلمانە یعنی ئەو هۆڵی کە ئێستا وا لە تاوابوونایە کە دەستمان پێ کردووە لە تاوابوونایە کە بەڕاستی پرۆژەکەی من نییە هی برایەکی لە خۆم بچووکترمە کە ئەو سەرپەرشتێکە پرۆژەکە بریتە لە با بڵێن ئارت میوزیەمێک مەتحەفێکی فەنی لەگەڵ ئارت سینەمایەکی ئارت هاوس ئەم پرۆژەیە بۆ ئەو دروست کراوە کە منازەرە و دیبیت و قسەکردن دروست بێ لەسەر ئەو فیلمانەی کە ئەچێتە ژێر کاتەگۆری ئارتەوە. زۆر باشەوە هیوام بیبینین زوو تاوێ بەشێکی کە زۆر گرنگە کە ئێمە باسی پیشەسازی فیلمەکەین کەواتە کۆمەڵێک ڕێگر هەن کە فیلم لە کوردستان گەورەبوونی بەخۆ نەبینیوە بە تایبەت ئەو پارەی کە لە فیلمە خەرجەکرێت و دواترە گەڕێتەوە کە ئەما بێ هەبێ چەند ڕێگریەکەن یەکێک لەو ڕێگریانە ئەوەیە کە هەندێک شوێنی نایاساییەوەی کە خۆت باسی کرد کە هەن ئەمە هیچ ئیشێکی بۆ کراوە هیچ کارێکی بۆ کراوە بۆ ئەوەی کەیتر ئەو کەسەی کە هەم بینەر جا بکرێتەوانەیە و هەم نرخی ئەو کەسانە بزانرێکە خەریکی ئەم پیشەیەن بە فلم ساستەوە بە بەرهەمهێنەرتەوانەیە کە پارێکی زۆرە خەنەناو ئەو فیلمەوە لەبەرەوەی سینەما سێکتەرێکی زۆر گرنگ و زۆر گەورەیە و یەکێکە لەو سێکتەرانەی کە لە ساڵانە زۆرترین پارەی تیا سەرفەکرێ و هەروەها لەو وڵاتانەی کە ئەو شتانەی کە ئێستا جەنابەت باسە کرد لە دزین و لە خراپ مامەڵەکردن لە بەرهەمی خەڵکی تر و بڵاوکردنەوەیان بە فری لە ئۆنلاین یاخود لە هۆڵی ترا بە فری ئەم فیلمانەیە بە بەلاژ یا بە پارەیە کە نەگەڕێتەوە بۆ خاوەن فیلمەکە ئەم سێکتەرە زۆرترین پارەژ داهاتەکەیەتی هەر نمونەی بۆکس ئۆفیس و ئەمریکا و هۆلیوودمان لە بەردەمایە کە ساڵانە چەند داهاتیە لە ڕێی سینەماوە لەبەرەوە ئێمە بەڕاستی لە عێراقا وەکو وڵات زۆر ئەم موشکیلێمان توش بووە و چەند ساڵێکیشە ئەوەی کە ئیشی لەسەرەکا بەڕاستی سێ جیهەتن جیهەتێکیان جیهەتی هۆڵەکانە کە با بڵێن هەموو ئەو شتانەی کە ئەو گوزارێ ئەیگوێزێتەوە بۆ ئەو کۆمپانیانەی کە فیلمەکانی کۆمپانیا گەورەکانی هۆلیوود بڵاوەکەنەوە جیهەتێکی ترەوەیە کە بەڕاستیەوەی کە لەسەر خەتە و کە من ئاگادارم و کە ئیشی لەسەرکرێت بە تایبەتی لە بەغدادەوە سەفارەتی ئەمریکیە باڵۆزخانەی ئەمریکایە باڵۆزخانەی ئەمریکا لەبەرەوەی وا سەیری سینەمایەکە کەنزێکی نیشتیمانی سەیری ینی بە ژێرخانی وڵاتەکەی سەیریەکە لەبەرەوە لە هەر شوێنێکا کە بزانێ هەوڵێک هەیە بۆ دزینی یاخود خراپ بەکارهێنانی زۆر جدی تەداخولەکە ئێستا ئەوەی کە من ئاگادارم لە هەوڵێکی زۆران لەگەڵ حکومەتە لەگەڵ دادگاکانە حتا لە کوردستانیش ئەوەی کە من ئاگادارم ئەیانوێ هەمان شت دووبارە بکەنەوە کە حکومەت ڕێگر بێ لەوەی کە بە یاسا
یاسای کۆپیڕایت هەیە لە هەموو دنیا ئەو یاسا هەیە کە خەڵکی تر نەتوانێت مامەڵە بە فیلم و بە سینەماوە بکە لەبەدەر لەو ڕێکەوتنانەی کە تۆ بەڕسمی لەگەڵ کۆمپانیەکانە ئەیکی. باشە کە ئەمەمان کرد ئێوە فیلمەکان هەرزانەکەن کە ئێمە بین خەڵک زۆر بێتە ناو قسەیەکەی لەسەری کە تێکس گرانە. ئەزانین کاک سەروەر زۆر حەزەکەم لەسەر ئەو پرسیارە لێکردن لەبەرەوەی دووشت هەیە یەکێکیانەوەیە کە نرخی تکت بەڕاستی ئێمە داینانین لە دەستی ئێمانە لەبەرەوەی ئەو کۆمپانیانەی کە فیلم تەوزیعەکەن کە بڵاویەکەنەوە با بڵێن یەکەم جار کۆمپانیا گەورەکانی ئەمریکایە ئەوان کۆمپانیای تر هەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کە هەر ستۆدیۆیەک کۆمپانیایەک فیلمەکانی بۆ بڵاوەکاتەوە ئێمە دایرێکت لەگەڵ ئەوانە هەڵسو کەوتەکەین و ئیشەکەین ئەم کۆمپانیانانە ڕێگە نایەن تۆ بە دڵی خۆت نرخ لەسەر بلی دابنەی و لە هەمان کاتیشامە یەک معلوماتی بچووکە بەمێ کە بەنیسبەت ئێمەوە لە سلێمانی لەم سینەمایە هەرزانترین نرخی تکتمانەیە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوڕاستە مقارنەتەن بەراوردیش بە هەولێر ینی ئێمە لە هەولێریش هەرزانترین ئێستاە هیچ کارێکتان کردووە پرۆژەیەکتان هەیە بۆ داشکاندنی مەسەلەن تکتی خێزانی هەبێت ینی ئێمە ماوەی چەند ساڵێکە کە ئیشەکەین هەنێک وەکو چۆنەڵی پرۆژە و پاکج و ئۆفەر و ئەوانەمان دروست کردووە بە درێژایی ساڵ هەموو کاتەکان بۆ خوێندکار با بڵێن لە ڕەوزەوە تاکو و زانکۆ کە بە گروپ سەردانی سینەماکەن و بینەرێکی زۆر زۆر باشیشن کە بۆ ئێمە دڵخۆشیە نەک لەبەر مەسەلەی بزنس و پارەپایەکردنەکە لەبەرەوەی کە مناڵکەیەتە سینەماوە فێری کەلتوری فیلم بینین و سینەما ئەوابێ ئەمە شتێکی زۆر باشە بەنیسبەت ئەوانەوە لە 150 دایمە داشکاندنیان هەیە لەم شوێنە چەند ئۆفەرێکی ترمانەیە کە ئێستا حالێن خۆی هەمانە بەڵام ئەوەی جەنابیشت کە ئێستا باسە کرد خەریکی پرۆژێکی واین کە نەک تکتی خێزانی خەریکی پرۆژێکی کە کەسێک بتوانێت بلیتێک بکڕێ کارتێک بکڕێ بە پارێکی زۆر ڕەمزی بۆ بتوانێت مانگێک هەموو فیلمەکانی ناو سینەماکە ببینێ بە تەنها بۆ پارەیە زۆر باشە بیرتان لەوە نەکردوتەوە کە ئێوە باسیواکەن بزنسێکی خراپ نیە فلم بەرهەم بێنن بە تاکید بیرمان لێ کردوتەوە و ئیشیشمان بۆی کردووە بەڵام بە دوای کاتە ڕاستەکە ئەگەڕین بەڕاستی بەداخۆ بۆی ئەو هەموو قەیرانە یەک لە دوایەکانەی کە لەم 10 ساڵی ڕابردووە دروست بووە زۆر جار هەنێ پرۆژە و هەنێ ئایدیای ئێمەی دواخستووە ینی چەند ئیشێک چەند پرۆژێکی زۆر گەورە بوو هەوە بووە لە بەرهێمێنانی فیلمە کە چوینەتە سەری و کە دەست پێ بکەین بەڕاستی بەهۆی ئەو قەیرانانەی کە هەر لە شەڕی داعشەوە کە دروست بووە کە بەڕاستی حتا لە قەیرانی کۆرۆنایە کە زەرمەندی دووەم لەسەر ئاستی گیان ناڵم یەکەم چکە یەکەم گەشت و گوزار بوو دووەم لەسەر هەموو ئاستی گیان سینەما بوو سێکتەری سینەما زەرمەندێکی زۆر گەورە بوو بەڵام ئێستا وردە کەوتینەتەوە سەر ئەوەی کە بەڵێ پێویستەکە کە دەست بکەین بە بەرهەمێنانی فیلم نەک بە تەنها هەروەها بە کۆپرۆدەکشنیش بێ ینی بە ئەوەی کە ئێمە بتوانین سەپۆرت و یارمەتی دەری چەند فیلمسازێکی ناوخۆی کوردستانی خۆمان بکەین بۆی بە یەکەوە بتوانین کە فیلمی سینەما و ئاستی سینەمای کوردی لێڤڵ بە لێڤڵ بەرزی بکەینەوە بچێتە پێشەوە بە بەراورد لەم ساڵانەی کە تۆ لەم سینەما کارەکەی چ ساڵێک زۆر بینەر زیا بووە و لەم سانزە ساڵی کە باسە کرد و چ ساڵێک بینەری فیلمی کوردی زیاتر بوو لەو فیلمانی کە لە هۆلیوودەوە ئێوە گرێبەستان هەیە لەگەڵیانە بەنیسبەتەوەی کە چه ساڵێک چکە بە داتای ساڵانەمان لای بەڕاستی کە ساڵدا ئەخرێ حسابیەوەکە چەند کەس هاتوۆتە سینەماکەت و چەند کەس بینەری فیلمی سینەما بووە ئەو ساڵانەی کە فیلمی کوردیتیا نمایش کراوە زۆرترین بینەرمان هەبووە ئەم بەشە بە بازارکردنی فیلم گرنگترینە هەتا فیلم دروستکەیت و بە بازاری نەکەیت فیلمەکە پارە پەیان نەکاتەوە ئەم گروپە جاری کە نچنەوە فیلمێکی کە دروستکەن سوودی نابێت چ شتێک هەیە مەسەلەن تۆ بەری کەوتوی زیاتر لەگەڵ دەرهێنەر و لەگەڵ بەرهەمهێنەرەکانە بابەتەکانیان بابەتی ئەوە نین بۆ سینەما بە یا ئەوە نییە کە ئێوە ئەتانێت بۆی بەرهەمی بێنن بابەتێکی زۆر باشە باس کرد کە بە بازارکردنی سینەمایە چکە بەڕاستی ئیشی ئەمە ئەوەیە یعنی لە ئەساسا ئیشی ئەمەوەیە کە چۆن دوجار فیلم کە دروست دەکرێت بێ بینەرێک بیبینێ
بینەرەکەیان لە ڤیستیڤاڵەکانە ئەم فیلمە ئەبینن یاخود لە سینەمایە یاخود دوجار لەسەر تەلەڤیزیۆن و ئەچێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان لەبەرەوە بە بازارکردن هەروەکو وتە زۆر گرنگە کە بەداخەوە ئێمە هێشتا زۆر لە سەرەتاین زۆر خراپین لەو بە بازارکردنەیە بە بڕوای من ئەوەیە کە تەجروبەیەکی زۆر باشمان نییە تەجروبەی زۆرمان نییە ئەوەی کە منەی بینم لەم چەند ساڵەی ئەخیرا کە چەند فیلمێکی سینەمای کوردی بەرهەم هاتووە و بڵاو کراوەتەوە و خەڵک بینەری بووە هەستەکەم وردە ئێمە هەناو بە هەناوە چینە پێشەوە لەوەی کە چۆن فێر ببین بازار بۆ فیلمەکان مام دۆزینەوە چکە بیرە نەچێ بە بازارکردنی فیلم تەنها لە ناوخۆیان نیە بەشێکی زۆر گرنگی بازارکردن لە دەرەوەی ئایا چ فستیڤالەکان بێ ئایا سینەماکانی دەرەوە بێ کە تۆ بتانی داهاتێک لە دەرەوەی وڵاتەوە بینی تۆ ناو وڵاتەکەی خۆ ئێمە زۆر بۆ بەرهەمە کوردیەکان بۆ فیلمە کوردیەکان زۆر ئەو هەوڵەشمانیاوە کە لینک دروستکەین بۆ فیلمەکان و لە دەرەوە بازاری بۆ بکەین سەرکەوتوبی یا سەرکەوتو نەبی ئەکرێتەوە سەر تایپی فیلمەکە جۆری فیلمەکە زمانەکەی کە ئەو هەوڵەمان ناوە و هەوڵی زیاتریشین زۆر باشە سوپاس کاگات کە میوانی سینەما 24 بووی سوپاس بۆی کە لێرە میوانداریشی کردی زۆر سپاس خاوەن ماڵ زۆر سپاس بینەرانی ئازیز تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر هەر شاد و سەرفراز بوو.